شەڕی ناوخۆ کە لە ساڵانی 90ەکاندا لە نێوان چەند لایەنێکی هەرێمی کوردستاندا بەرپا بوو بەهۆیەوە هەزاران کەس کوژران و ژمارەیەکیش بێسەر و شوێن بوون. ماوەی چەندین ساڵیشە کە سوکاری بێسەر و شوێنەکان و ڕێکخراوەکان داوای چارەنووسیان دەکەن. لە دوایین پێشهاتدا کە تایبەتە بە چارەنووسی بێسەر و شوێنانی شەڕی ناوخۆ بڵاوبوونەوەی نووسراوێکی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمە بە ئیمزای کەریم سنجاری وەزیری ناوخۆ کە تێیدا داوا دەکات پەرلەمانی کوردستان لە ڕێی بڕیارێکەوە سەرجەم بێسەر و شوێنەکان بە شەهید هەژمار بکات و کە سوکارەکانیان هەموو مافێکی شەهیدان وەرگرن. دوابەدوای بەدواداچوونەکانی لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان لە 21 نیسانی 2015 جارێکی تر وەزارەتی ناوخۆ لە ڕێی یاداشتێکەوە ئاڕاستەی وەزیری هەرێم بۆ کاروباری نێوان پەرلەمان و حکوومەت دەڵێت لە 6 سەی 2015 وەڵامی ئەنجومەنی وەزیرانیان داوەتەوە بە هەمان ناوەڕۆک. کەیسی 400 ئینسان لە هەرێمی کوردستان کە پێیان دەوترێ بێسەر و شوێنکراوان شەڕی ناوخۆ پاش شەڕی ناوخۆ هەوڵی زۆر دراوە بۆ دیاریکردنی چارەنووسیان دۆزینەوەیان. بۆ یەکەم جارە بە فەرمی وەزارەتی ناوخۆ نووسراوێک ئاراستەی ئەنجومەنی وەزیرانەکە کە داوا بکرێت لە پەرلەمان بە بڕیارێک هەمویان بە شەهید حیساب بکرێن و خانەوادەکانیان لە ماف و ئیمتیازاتی خانەوادەی شەهیدان بەشداری پێ بکرێن. ئەمە سەلمێنەری ئەوەیە کە ئەو بێسەر و شوێنکراوانە تاوانیان بەرامبەر ئەنجام دراوە و کوژراون و لە ژیاندا نەماون. سەبارەت بە بڵاوکردنەوەی دەقی بڕیارەکە کە لەلایەن سەرۆکی لیژنەی مافی مرۆڤی پەرلەمانی کوردستانەوە بەڕێوەبەری گشتی دیوانی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێم بە NRT ڕاگەیاند وەک وەزارەت دڵنیا نین لەو نووسراوە و لە کاتی دەوامی فەرمی وەڵامیان دەبێت. هەرچی دەسەی مافی مرۆڤی کوردستانە دەڵێت دەبێت کە سوکاری قوربانیەکان قەرەبوو بکرێنەوە و پەرلەمان بە دواداچوونی جددی بکات لەو بابەتە. بەڵام بە دڵنیاییەوە خەڵکانێک ون بوون بزر بوون ئەمانە پێویست بوو سۆراغیان بکرێ. ئێستا کە وەزارەتی ناوخۆ لە وەڵامی پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی وەزیران وەڵامەکە ئەوەیە کە ئەمانە نەماون پێویستە ئیمتیازی مافی کە سوکاری شەهیدیان پێ بدرێ و داواشی کردو پەرلەمان خۆی بە دواداچوون بکات. من پێم وایە بە حکمی ئەوەی پەرلەمان دەسەڵاتێکی باڵای هەیە پێویستە بەڕاستی ئەم کەیسا هەم لە پێناوەی ئەمانەی کە لەنا ون بوون بزر بوون کە سوکار و هاوڵاتی ئەم هەرێمن هاوڵاتی ئەم شار و نیشتمان و شارۆچکانن پێویستە پەرلەمان بە دواداچوونی بۆ بکات. بەپێی وتەی سەرۆکی لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان ژمارەی بێسەر و شوێنانی شەڕی ناوخۆ 400 کەس دەبێت و بە جۆرێک 118 کەسیان سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستان و 82 کەسیان سەر بە پارتی دیموکرات و 67 سەر بە پاکەکە و 6 کۆمەڵی ئیسلامی و 5 بزوتنەوەی ئیسلامی و نزیکەی 50 کەسیش شەڕی تیرۆر و دەرەوەی ئەوانەشی تێدایە. شێمەجاف NRT هەولێر.